سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دیلمان خەسرەوەم لە بەرنامەیەکی دیکەی ئستاتیکادا هاتمەوە خزمەتان. لەم بەرنامەدا وەکو بەرنامەکانی ڕابردوو هەمیشە گەڕاوم بە شوێن کەسە ماندووەکان، کەسە دڵسۆزەکان، ئەو کەسانەی کە خەرمان بەرەکەتیان هێناوەتە نێو کولتور و نووسین و هەک بە دەوڵەمەنەکەی کورد و کوردستانەوە. ئەمڕۆ هاتووم وێزگەیەکی تەمەنی دیکەی کەسایەتیەک هەڵدەدەمەوە کە لە ڕێی نووسینەکان و لە ڕێی دڵسۆزیەکەیەوە توانیوەتی خزمەتێکی باش بە کورد و کوردستان بکات. مامۆستا عەبدولباقی پێنجوێنی نازناوەکەی جوتیارە ئەمڕۆ لە بەرنامەی ئستاتیکاوە لەگەڵمان دەبێت و دەچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیانەوە. ئوستازی بەڕێز، سپاسی بەڕێز دەکەم کە دەرگات بۆ ئاوەڵا کردین و بتوانین لێرەوە بچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێستانەوە. من سپاسیەوە کەم یاخوا بەخێر بێن. ئێمە هەمیشە دەرگامان کراوەیە لە خزمەت هەموو کەسێکی بەڕێز و خۆشەویستین و هەلێرەوە ڕێز و سڵاوم هەیە و سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ ئێوەی گەنج و لاو و سڵاوم هەیە بۆ سەرجەم بینەران و بیسەران ئەوانەی کە ئەمان بینین، ئەوانەی کە گوێیان لە دەنگمانەیە. یاخوا بەخێر بێن و سەر چاو خێر داربی ئینشەڵڵا. ئوستازی بەڕێز، من زۆر جار دەگەڕێمەوە بۆ وێزگەکانی تەمەن، بۆ ڕابردوو، بۆ کاتێک کە یادگە دروست دەبێت. با بزانم لای مامۆستا لە کەیەوە یادگە دروست دەبێت؟ سەرەتا ئێوە لە تەمەنێکە هاتوونەتە لای من کە شاهیرەڵێ بەسەرسامی لەسەر لوتکەی بڵندی پیری وەستاوم، شریتی عمری ڕابردووم وەکو خەو دێنە بەرچاوم. شریتی چی سەراپاسەر گوزشتەی ناومێدیمە، فلیمی پڕ لە ناسۆری هەرەسێنانی لاوی. من ویستم تەواوی بەستم تەکمیلەکەیە. دەستەکان خۆش بێ و زۆر سپاس دەکەم. بێگومان ئینسان کە لەو لوتکە بەرزەوە ئەڕوانێتە سەر خواری خوارەوە، لەوانەیە ئەگەر دووربینێکی زۆر زۆر بەهێزیشت پێبێ نەتوانی هەموو شتەکان وەکو خۆی ببینی. بەڵام ئینشاءڵڵا داوا لەخواکەم بڵێم ڕەبی اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي، بۆ ئەوەی زاکیرەم فراوان کاوەکو چۆن بە موساویوت بتوانم بەشێک لە بیرەوەریەکانم ئینشەڵڵا خوددا ناسیەکەش دەمانباتەوە نێو تەواوی یادگە جوانەکان. ئینشاءڵڵا. بێگومان قۆناغەکانی مرۆڤ کە دەست پێەکە سێ بەشە: یەکەم بوون، دووهەم ژیان، سێم مردن. یان نەتوانین بڵێن ڕابردوو، ئێستا و داهاتوو. بێگومانەوەی ڕابردوو لە یاد بکات ناتوانێت ئێستا و داهاتووش بنیاد بنێ. بێگومان ڕابردوو ڕۆی تازە ناگەڕێتەوە، ئەوەی کە ڕۆی وازی لێ بێنە هەوڵ بە ئیتر بەرهەم بهێنە. ئێستا داهاتوش تەمەن هیچ کەسێ بەدەست خۆی نییە، چونکە قورئانە فەرمێ وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت. کەس نازانێ بەیانی چی بەسەر دێ و چی ئەکا و لەکوێ دەمرێ. ئەو وێزگەیشی کە ئەمێنێتەوە نێوانی ئەم دوانەیانی بوون لەگەڵ مردنەکە کە پێی ئەڵێن ژیان. ئەم ژیانە شانۆیە کە بەڕاستی مرۆڤ ئەتوانێت چۆن ڕۆڵی تیا ببینێ بە باشە یان بە خراپە. چونکە خوای گەورە فەرمێ ئینا هەدەیناکم سەبیلەن ئیما شاکرن و ئیما کوفورن. ئەتوانی چاکە بێتوانی ڕێگەی خراپە بگرێت، توانی ڕێگەی چاکەش بگری. وێزگەکانی ژیانی من تەبعەن لە مناڵیمەوە دەست پێ دەکا. کاتی خۆی ئێمە بنەماڵەکەمان وەکو زۆربەی بنەماڵەکانی ترمان لە ڕۆخۆرهەڵاتی کوردستانەوە هاتوون بەهۆی بارودۆخی ئەو سای کوردستان. ئەو ساسنوور نەبووە تەبعەن. بارودۆخی ئێران بەهۆی سەردەمی ڕەزاشاوە، بەهۆی گرانی، بەهۆی قات و قڕێ و وای کردووە کە زۆربەی بنەماڵەکان لە ئێرانەوە کۆچ بکەن و بێنە باشووری کوردستان. ئەگەر سەیری سلێمانی و زۆربەی ناوچەکان بکەی، زۆربەی بنەماڵە ئەسڵیەکان تەنانەت دەوڵەتی بابانیش زۆربەی وەستا و شارەزاکانی کە هاتوون بنیادنانی شاری سلێمانیان ناوە هەمووی لە خۆرهڵاتی کوردستانەوە هاتوون. بۆیە ئەو کاتە جیاوازی نەبوو. بنەماڵی ئێمەش با و باپیرانمان ئەو کاتە لە سەردەمی ڕەزاشایە کە هاتوونەتە گوندی گۆڵێ. گوندی گۆڵێ یەکێکە لەو گوندە جوانانەی ناحیەی گەرمکی سەر بە قەزای پێنجوێن. لەو کاتەیە پێنجوێن تەبعەن ناحیە بووە، گۆڵێ سەر بە ناحیەی پێنجوێن. بە دوایی کە لە ساڵی 59 پێنجوێن بووە بە قەزا و گەرمک بووە بە ناحیە لە 69 لە 59 گۆڵێش خراوەتە سەر گەرمک و بۆتە ئایدی قەزای پێنجوێن. ئێمە گوندی گۆڵێ لەدایک بووین
کاتی لەدایکبوونی من بەڕاستی من بەبیرم نایە کە کاتی خۆی ناونووسات ئەو کاتە ناونووس دوو کۆمەڵ ناونووس لە منتیقەی ئێمەیە ناوبانیان یەکەم قەیدی حاجی ئاغا دووهەم قەیدەکەی شەغڕەو یەکێک بوو لەو مامۆستایانەی کە سەرەتای قوتابخانە هاتوۆتە گۆڵێ پیانەوە ڕەوزودی قوتابخانەی لە گۆڵەیە داناوە ئەو کاتە ئەو سەرژمێریە ئەو ناونووسی کردوین لە سەرژمێرەکەیان من بەبیرم نایە بە موالیدی 55 لەدایک بووم بەڵام دوایی لەبەر قوتابخانە کردومە بە 57 واتە من ساڵی 55 لە گوندی گۆڵەی ناحیەی گەرمکی سەر بە قەزای پێنجوێن هاتوومە ساڵێکیش پێشتر چوویتە قوتابخانە تقریبا من لە 61 کات چووینە قوتابخانە ئەو کاتە بەبیری مێ لە ساڵی 60ەکانە ساڵە پێشتر چووینە قوتابخانە ئەو کاتە زۆر باەق نەئەدرا بە تەمەن 6 ساڵ و 7 ساڵ هەر تۆزێ گەورە بوویتەوەمانە لەبەرەوە قوتابی کەم بوو لە لادێکانە ئێمە چووینە قوتابخانە قوتابخانەی سەردەمی مناڵی من بەڕاستی زۆر تام و چێژێکی هەبوو کۆمەڵێک مامۆستای چاکمان هەبوو فێری سرودی نەتەوایەتی و نیشتیمانیان نەکردین ئێستش ئەو سرودانەی کە ئەو کاتە ئەوان پێیانوتین لە مێشکدا خەزن بووە وەڵێ خوایەوەتە ناواکەی چەنگەڵ گیر و شیرینە ئەیتە خاکی ئەمە هەروەها کوڕە کوردم 7 ساڵم وردی لەو ڕوومەت ئاڵم بۆتامی خوێندن هاتووم مامۆستا دەست بە باڵم یا هەنگوینی ناوشانم یا بێچولەی هێلانم خوێڕی ناسوڕێمەوە مەکتەبە ماڵودانمیان قەڵەمی جوانم بۆ دوڕۆژ تۆی پشتیوانم هێزی ئاژنۆم چەکی دەستم هێزی ئاژنۆم باپیریت بم پشتم بێکۆم بەهۆی تۆ وەکتی لە ڕۆم ئەم هێوەنراوانیان پێ ئەوتین بەڕاستی زۆر چاک بوو هەروە ئەو کاتانە خواردنوشتیان هاینێ ئەمانە سەردەمی مناڵی من بەڕاستی لە لادێکاندا ئەو کاتەکە ئێمە مناڵ بووین لادێ بەڕاستی شوێنێکی ژینگەیەکی پەروەردەیی جوان بوو هەم لە خێزاندا هەم لە دەوروبەردا کۆمەڵی خەڵکی چاک لە گۆڵەیە هەبوون کە ئەمانە وەکو براوا بوون لە هەموو خۆشی و ناخۆشیەکاندا بەدەم یەکەوە بوون هەموو کاری لادێ هەرەوەزی بوو بە یەکەوە گەلێکێک دەسەڵاتی نەبووایە ئیشیان لەگەڵا کرێکی خانووی کردایە بە هەرەوەزی خانوەکەیان بۆ باش مامۆستامە ئەمانم لامە بەستە بەڕێستان ماشەڵڵا زۆر قاڵ بوون هەک بەیەکی دەوڵەمەندتان هەیە و جێشانازیشن کە ئەو هەکبەیە دەتوانن وەکو خۆی پێناسە بکەن وەکو خۆی باسی بکەنەوە بەڵام من دەمەوێت باسی ئەو خاڵانم بۆ بکەیت کە لە منداڵیدا بەرکەوتنتان هەبوو یا یاریەکان بوو زۆرجار ئێوە چه یاریەکتان دەکرد؟ ئێمە لە منداڵیان بەڕاستی کۆمەڵی یاری هەبوو یاری ڕۆژمان هەبوو یاری شەومان هەبوو ئەو یارانێک کە ئەکران یەکەم سەبەتە بەسەرەیەکێکدا ئەبووچێکیا دەستێکرد بەسەرەوە ئەوانی تریش هەوڵیانە لێی بدەن ئەویش دەستی لە هەر کەسێک باە ئەو تەیە کە دوایە بۆ ئەو دابووایەوە ئەوتان نەکرد ئەومان نەکرد هەروەها یاری تر هەبوو بەڕاستی چاوشارکیە یەکێک چاو یەگەت و ئەوانی تر لە ناو دێکای خۆیان نشاردەوە ئەو بەدوای ئەگەڕاو تا ئەیان دۆزیەک و قەرادوو تا ئەمجار ئاهات و ئەگەڕاو بەڕاستیوانە کۆمەڵە یاری مناڵی بوون هەروەها ئەو کاتانێ هەڵماتێن هەبوو کە لایەنجا ئەوە یاریەک بوو کە گەورەکانی ژیان کردەوانە ئەمە لەوێ پیان ئەوترا حەوەلێن لێرە پیانەوە فرسێنیان هەڵماتێن ئەو کاتە بە ناوچیتان پێ کوردەکەی پیانەوت حەوەلێن ئەوەی کە هەڵمانەگەت دوو هەڵماتە بوو هەڵماتێک شوشە بوو کە ئەمە لە کارخانە دروستەکرا هەڵماتێکی بەردیش هەبوو خەڵک خۆی دروستیە کرد بە پیان و کەلاچن ئەمە پیان و کەلاسپی لەبەر دروستەکرا بەمانە یاریەکرا ئەو کاتە پارە نەبوو مازوودا ئەکرا لەبری پارەمانە و فرسێنیش دەدوایە مازووی مازوار هەبوو تەبەن مازوو هەر لە دارێکمان هەیە لە کوردستانە کۆمەڵی دارمان هەیە بەڕوار مازوار وێوەڵ بە جۆرە داری تر یەکێ لەو دارانە مازوارانی مازووەگرێ بۆیە ناونراوە مازوودار مازوو دارجا کورد کراوەتەوە بۆ بە مازوار هەندێک وشە هەیە لە زمانی کوردیا کورد دەکرێتەوە مەسەلە قەند شکێن ئێمە کوردەکەینەوە ئەکرێ بە قەشکێن تەور و داس کۆکراوەتەوە کراوە بە تەوراز ئەمانە بەڕاستی کۆمەڵێ وشەیە کە سەلیقەی خەڵکی کۆنی کوردەواری دروستی کردبوون ئەو وشانە لێک دراوە مەسەلێ هەر ناوەکانیش عەبدوڵڵایان کردووە بە عەبە و محەمەیان کردووە من لەگەڵەوەیانی ئەمانیش لەگەڵ ینی بەڕاستی مامۆستا من هەمیشە لە بەرنامەکانە پەیامی خۆم دەدەم بە بیسەر و بینەرەکە حەزکەم لێرەشەوە هەر پەیامێک بدەم و پاشان بەڕێزیشتان درێژی پەیامەکە بدەنەوە بە بیسەربوینەرەکە من هەمیشە دەڵێم ناوێک کە دانراوە تۆ دەتوانی بە ناوی کەسەکەەوە ناوی خۆی بهێنیت بۆ نمونە من ناوم دیلمانە بە نیوە ناوی من مەهێنە عەبدوڵڵا هەیە بە عەبە حورمەتەن بە عەبە ناوی مەهێنە یعنی ئێمە بۆچی ناوەکان کوردکەینەوە ئەگەر بە کەسەکەش دەڵێیت بۆ ناوەکەم کوردەکەیتەوە دەڵێ لە خۆشەویستیایە بەڕای من ئەگەر بتەوێت خۆشەویستی بۆ بەرامبەرەکەت
دروستکەیت بە نیوە ناوکردن و بە بچووکردنەوەی ناوەکە و بە لەقەب دروستکردن بە لەقەبی خراپ دەڵێم بەم شێوەیە ئێمە ناتوانین خۆشەویستی لەگەڵ بەرامبەرەکانمانە دروستکەین و ئەوەی کە مەبەستمانە ئێمە لەم بەرنامەدا دەمانەوێت هۆشارێکی کۆمەڵایەتی بدەین بە بیسەر و بینەرەکە چیدی لەو نیوە ناو لەقەب و ناو ناتۆرە کە لە کۆمەڵگەدا لە ڕابردوودا و بە ئێستاشەوە لە هەندێک خەڵکدا هەیە ئەمانە نەهێڵین و بتوانین بەناوە دروستەکەی خۆی محەممەد نەکەین بە حەمە یعنی ئەمە شتێکە ئێمە کە ناوی محەممەدمان ناوە لە منداڵەکانمان بە خۆشەویستی کەسێکەوە ناومانە بە خۆشەویستی ڕێبەرێک و ڕێنیشاندەرێکەوە ناوی محەممەدمان ناو بۆ دەیکەی بە حەمە با بە محەممەدەکەی خۆی بڕوە با بە کاک محەممەدەکە بێ ئەگەر کەسەکەت خۆشەیە کاک محەممەدی لێ بنێ بەڕێز کاک محەممەدی لێ بنێ حەمەی لێمەنە جامە بەست قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا کورتکردنەوەی ناوەکان ناشرینکردنی ناوەکان تۆ وەک وایە وێنەیەکت کێشابێت وێنەکە بچیت لە خۆتەوە ئەمسەر سەری بکوی ناشرین دەبێت زۆر تەواوە جامە لەگەڵەوە ڕێیەکی تریشم هەیە بەڵێ نە ناو بچوو کرێتەوە وەکو بێڕێزی نە ئەوەنگەش قەبە بکرێت کە لە قەبارەی خۆی دەربچێ جامە دوو بەسەراتی خۆشت بۆ گەرمەوە کاتی خۆ من لە بەرزنجە بووم پیاوێکە بوو زۆر بەڕێز بوو فەقیر بوو کوڕێکی پێشمەرگە بوو زۆر بەڕێز بۆمانە کاکە برا ئەم پیاوە ناوی عەبدوڵڵا ڕەشید موستەفا بوو و کاتێک کە لە پیاوی خۆفرۆشوانە لە بەرزنجە کۆمەڵێک هەبوون پیاوی ڕژێم بوون ئەوی کاتێک کە پێشمەرگە لاوازە بوو نەئەمە کە بانیانە کردویان و عەبەی ڕەشەی مچە بەڵام کاتێک کە ئەزانن مەترسیانە هاتە سەر و پێشمەرگە هات و چالاکیە کرد ئەیان و پێیانەوتم جەنابی حاجی عەبدوڵڵا ڕەشید موستەفای وان قەباگرن و خۆم نەناسم جا کاتی خۆی پرسەیەکیان ئەو مولتێر مەولەوی لەویا پرسە نامەوشت لەویا هەڵەواسرا لە جاتی پەیجەکان ئەو کاتە بۆ ئاگادارکردنەوە برادێکیان نووسی بووتیانە حاجی مامۆستا مەلا بابە شێخی فڵان شوێن کۆچی دوای قەسەم بخوا ئەوەنگە گەوران کردو کە خۆی زیندوو ببواتەوە خۆی ناناسیەوە جا من لەگەڵ ئەوانە نیم ڕاستەکەی بەڵام مەبەستم وشەکانانی هەندێ وشەی تر هەیە لە کوردەواریە دەمج کراون کورد کراونەتەوە ئەمانە بەڕاستی سەلیقەی پێشینانمان بۆ برە لەسەر دەمی مناڵی ئێمە بەڕاستی ئەوەی کاڵە ژیان مامۆستاتخوا بم بوورە ڤۆڵتێریش ئەگەر هەڵە نەبم دەڵێت بە زیندویەتی گوێم لە تاقەوشەیەکت بێت پێم باشترە لەوەی کە لە پاش مردنم راپۆرتێکم لەسەر بنووسی یعنی کێشەکە لە ئێستادا ئەوەیە ئێمە هەمیشە قسەیەکی تەقلیدی هەیە دەڵێن زیندوو کوژی مردوو پەرستین یعنی بۆچی کە کەسەکە بەرامبەرمانە حورمەت و ڕێزی تایبەتی نەگرین بۆچی خۆشەویستی پێ نەدەین بۆچی نەتوانین کاتە خۆشەکان لەگەڵ ئەو کەسانەدا بەسەربەرین من هەمیشە هەم لە بەرنامەکاندا هەم لە ژیان و عەمەلەی خۆمە وتومە ئەو کەسانی کە بەرکەوتنم هەیە لەگەڵیانە بەرکەوتنێکی دەمەوێت خۆشەویستی و ڕێز و حورمەت دروستکەم نەکەوەی کە سبەینێ حورمەتن یاخوا هەموو لایەک تەمەند درێژ بن هەموو لایە دوور بن لە بەڵاو دوور لە نەخۆشی و ناخۆشی بن بەڵام لە پاش مردن و لە پاش نەخۆشی منم کەسم بۆ چییە من هەر خۆم لەسەر ئەو ڕووداوانە هەموو شێ پندم لێ تۆ چوارینەیەکی گونجاوم بۆ دانەوە ئەوەی کە من باسی وڵتێر ناکەم هەر باسی خۆمەکەم ئەڵێم گەردای بنێ لەسەر گۆڕم پاش مردن سەرچرا ڕۆشنی ناکات ناو گۆڕم دە دوای مردن گەردای بنێ لەسەر گۆڕم سەرچرا کەی ڕەوایە لە پاش مردن چەپکە گۆڵ تا لە ژیندام بۆم بنێرە ئەی برا جا ئەمە یەکێکە لە چوارینەکانی خۆم زۆربەی چوارینەم هەیە لەو بارانەوە بینە و سەر وێزگەکانی مناڵیم بەداخەوە چۆن ماملێ لە گۆرانەکە زانم هێ من ئاڵێ بە ژیانم پڕ لە ڕەنجە و نامرادی بە هەڵکەوتیش نەهاتم تووشی شادی لەو سەردەمانەی کە ئێمە لە دایک بوون ساڵێک دوای ئەوە یەکسەر لە عێراقا گۆڕانکاری ڕوویدا ڕژێمی پاشایەتی گۆڕا بە ڕژێمی کۆماری عەبدولکەریم قاسم هاتە سەر حکم ماوەیەک عەبدولکەریم قاسم بەڕاستی دەورێکی خۆشی هەبوو خەڵک ڕژایەوە لەگەڵ کووردا ڕێی باش بوو تەنانەت بارزانی لە مۆسکۆوە هێنایەوە لەگەڵ کووردا کرایەوە مۆڵەتی یا بە پارتیدا مەزێن و حیزبەکان و ئازادێکی دەربڕی بەڵام وردە وردە بۆ هۆی شۆڤێنی عەرەبەکان و هەندێک لایانی ناوخۆی کوردی و شێوی ئەمانە وای لێکرد وردە وردە قاسمیان لە بەڵێنەکانی پاشگەز کردەوە بەداخەوە ئەوە بوو یەکسەر ئەمجا دوای ئەوە شۆڕشی ئەیلول ڕوویدا لەو کاتانە ئێمە قوتابی بووین لە قوتابخانەکەی خۆمان بەداخەوە کاریگەری شۆڕشی ئەیلول و دروستبوونەوەی شەڕ لەگەڵ ژێنێرە و بازدۆخی کات بوو بە نەکسەیەکیش بۆ ئێمە و ئەو مامۆستایانەی کە لە گۆڵێ بوون یعنی هەر چەندە منداڵ بوون بەڵام کاریگەری لەسەر منداڵەکانی زۆر ئەی چۆن ئێمە لە قوتابخانیان درخستینەوە بەڕاستی کێشەیەکی زۆر ناخۆش بوو
مەکتەبەکەمان فەوتا دوای ئەوە قوتابخانە نەماوە تا ساڵی ئەوەی کە بەعسیەکان هاتنە سەر حکم جەماعەتی عەبدولسەلام و ئەمان ئەوانیش بەسەر چەند ساڵ بووی مامۆستا ئەو کاتەوە بزانم تر بەرەو 10 ساڵ ئەچووم بەرەو 10 ساڵ ئێتە وردە دووبارە قوتابخانە لە چەنەوە یادگەر دروست بوو مامۆستا من تقریبان لە 12 ساڵیەوە وردە ئیتر ئەو شتانە ئەو ڕووداوانە لە زاکیرەمدا دقیق ماوەتەوە جاڵێ بیری مناڵی تیژە ئێستا بەڕاستی من ئەو شتانەی کە لە سەردەمی مناڵیە بیست و من بینی و من ئێستا لە مێشکمدا بەڕاستی جێگیر بوون بەڵام ئێستا ئەو شتانەی کە ئەیبینم ئەمڕۆ بەیانی شتێک ئەمڕۆ شتێکی بینم بەیانی لە بیر مەچێتەوە چونکە وەکو چۆن مێشکیش وەکو میمۆری وایە کە پڕ بوو ئیتر شوێنی خەزنکردنی تیان نامێنێت بەدیلیشی نییە مێشی ئێمەش بەڕاستی ئێمە تەمەنێکمان بەسەر بردووە لە تەمەنی 65 ساڵیان ئیتر وردە و زاگی هەشتا گەنجی وەڵا ئینشەڵا ئینسان بە هەوڵی خۆی ئەتوانێت من هەمیشە وتومە وا بکە لە گەنجیدا پیرانە و لە پیریا گەنجانە بژی مامۆستا بە هەمیشە باس لە تەمەن دەکەم تەمەن بۆ جەنابتان کاریگەری هەیە بۆ ژیان تەمەن بۆ من تەنها ژمارەیەک گێت و هیچ کات تەجروبەیشە ئینسان تا تەمەنی زیاتر بێ قاڵ ئەبێ لە ژیانە ئەزمموی زیاتر بێ خۆی پێشینان کە ئێمە ئێستا قسەیەکەکەی نەڵێن باو باپیرانمان فەرمویان پێشینیان ئەڵێن ئەمە لە چییە؟ ئەمە لە ئەنجامی تەمەنێک و قاڵبوونێکیان لە ژیان و تاقیکردنەوەکانی ژیان گەیشتون بەو دەرئەنجامانەی کە شارەزایی پیا بکەن هەم لە وتەی جوان هەم لە ڕەوشتا هەم لە باری کەشوهەوایە کاتی خۆی ئەم هەموو پەیج و ئەمانە نەبوو ئەوان ئەیانزانی کەی بارانە بارێ کەی بەفرە بارێ ئەنی تەجروبەیەکی وایان هەبوو مانگەکانیان هەموو زۆرجا کاژمێریشان لە دەستانە بوو کاتێکیان دەزانم مەسەلەن ئەمە برژی پیرێژنە ئەمە نازانم چلەیە ئەو شتانە نەزان حسابی گڵە زەردە کە من چوومەتە گڵە زەردە بەڕاستی ئەمانە تەجروبەی قەدیمی پیاوە قەدیمە مەسەلە بۆ نمونە ئەگەر ڕۆژێک هەور وایە ئەگەر هەورەکە یانۆگەر هەور چوو بۆ بانە نازانم مریش بکەرە کوولانە ئەگەر هەو ڕۆژ بۆ مەریوان یەکسەر چۆ بۆ کاروان یانێک ئەم هەورە ئاوا تەجروبیان کردوەگە بیان زانیا بەرەوبانە ئەچێ و کاتە منتەکەکە ئێمە وابوو ئەیان و بارانە بارێ بەفرە بارێ کرێوێ ئەگەر ئاوا هەورەکە بۆ لای مەریوان و بشوایە ئەیان و باران نابارێت جامامەسا من شاگەشکە بم بەم وتە و پەیام و قسە جوانانەی بەڕێستان چونکە گەنجەکان بیسەر و بینەران پێویستیان بەم قسە باشانە من حەزەکەم هەمیشە لە بەرنامەکاندا جوانترین پەیام جوانترین قسە بگەینی بە بیسەر و بینەرەکانمان باشە مامۆستا 10 ساڵی و 12 ساڵی تێپەڕان لە چەند ساڵیدا زەواجت کرد وڵات جارێ با یەک شتی تر ماوە حەزەکەم ئەیتر ئێمە کە قوتابخانە نەما هەموو ساڵێک ئەچوین و دوای 2 ساڵمان نەفەوتا دوای لە 67 تا کە حیزبی بەعسی لە ناوچوو کە دوایی بوو بە خراپترین دەسەڵات لە عێراقا و ئەولاترچن و نیاوی کۆتایەکەشی بۆ تام هەر کەسێک خراپکە ئەنجام هەریەتەوە ڕێ بێگومان ڕاستە ئینسان چی بچێنێت ئەوە دێتەوە ڕێگە هاتەوە ڕێگای خۆی کوڕی خەڵکی کوش کوڕی خۆیان کرد ماڵی خەڵکی تاڵان کرد ماڵی خۆیان تاڵان کرد ئەوەی بەسەر خەڵکیانە بەسەر خۆی و دار و دەسەکەی هاز پاس بۆخوا ئەوە حیکمەتە و هەموو کەسێک تا کۆتای هەر بەڵێ قوربان زاڵم زەواڵێک جارە 67 تا دووبارە جارێکی تر دەرگای قوتابخانە کراوە مامۆستایەکیان بۆ هێناین مامۆستایەکی گەنجی چاک تازە ژنی هێنابوو پێیانەوە عەبدولمەجید ماوەتی ئەم مامۆستایەکی ڕێک و پێک و خۆتاسایی دووبارە هێنانیانەوە پۆلی یەک جاڵێ تەیرێکەیە تا نازانم تا نیوەڕۆ ئاوا دوانیۆڕۆ دووبارە ژوورێتەوە بەرگرتی ئێمەش دووبارە ئەگەڕاینەوە بۆ نوکەکەی هاتینەوە بۆ پۆلی یەک مامۆستا ساڵێک ئەویش لەوێ بوو دووبارە دوایە وردە وای لێ هات بینی حکومەتوەمانە تێک چوو ئێمە هاتینە پێنجوێن بۆ خوێندن کە هاتینە پێنجوێن ئێمە گەورە بوو بین ڕفقەکانمان هەمووی مناڵە و ویستیان لە پۆلی دوو دامانێن دوایی مامۆستایەکی لێ بوو مامۆستا ڕەجەب لەگەڵ مامۆستا غەفور و کۆمەڵی مامۆستای چاکەزانیان ئێمە گەورەین و زیرەکین تاقیکردنەوەیەکیان بۆ کردین و قستینیانە پۆلی سێ و لەگەڵ پۆلی سێ دووبارە دەستمان کردەوە بە خوێندن من با ئینسان ئای بە باسی خۆی جاوتیان بە هونەرمەندێکیان و کابرا لە حەماما وردە و دەگۆرانیەکی ئەوە دەنگی خۆی بیستی بۆ لە حەماما دەنگی خۆش بوو دوای لیان پرسی بۆ هونەرمەندی چاک لە کوردستانە کێ ئەوی حەمەی ماملێ و حەسەن زیرەک و پیاو ئای بە باسی خۆشی بکە من ئای بە باسی خۆم کەم باسی خۆم ناکەم بەڵام بە شایەدی هەموو قوتابیەکان من تا پۆلی پێنجی ئامادەی هەموو ساڵێک یەکەم یەک ساڵ نەبێت لە گۆڵەیە لە پۆلی یەکە کە ئەم مامۆستا عەبدولمەجید هاتەویش ڕووداوێکی خۆش بوو من هەموو دمرەکانم دەدەبوو ڕۆژێک لە کاتی پشووە
ئەیتر ئەلمانجا مەکتەبی لادێ خۆش و ئاوزار و هاتینە ئەچوینە دەرەوەمانە کە شوەوایەکی تایبەتیش کە هاتینەوە پشیلەیەک هاتووە ناو پۆلەکەمان ئێمەش مناڵ و چەتون بووین دەرگای ژوورەکەمان داخست پشیلە هار بوو لە ژوورا خۆیان بە تەخت دەڕەشا خۆیان بە پەنجەرە لەو کاتە کە ئێمە من خەریکی ئەوە بووم ئاوام کرد مامۆسا لە دەرگاکە ئەوسا و سێریەکن و ئاوە جوان سێریکن و وتی تۆی وا ئاکەی تم وەڵی مامۆسا داوای لەگەڵ ئامێجینە وڵا یەک دەرەجە لێشکێن ئەو جارە یەک دەرەجەی لێش شکاندم لە سەری ساڵە یەک دەیانی بۆ کردم بەنۆ کردمی بە دووەم بتیەوە عیقابی ئەوەی ئێسش لەبیر ناچێتەوە ئەو وانەیەکی باشە وانەیەکی دووبارە نەکردواتم ئەن گیانداران ئەوانی کەواتە هەموو ئازاردانێک ئازاری ئەبێ ئەوانی خزمەت نە بەدەلەوە هەموو ئازاردانێک کە مامۆستاکەت ئازاری جەناب تیاوە ئازانم لە بەرژەوەندی من بووە بەڵام بە بەرژەوەندی جەنابەت شکاوتەوە جا من تا پۆلی پێنجی ئامادەی هەموو ساڵێک یەکەم لە پۆلی سەیە یەکەمی سەر ئاستی پێنجم کە بە کالۆری بوو لە پۆلی 4 و 5 هیچ ساڵێک من سەری ساڵ ئیمتحانم ناوە چونکە ئەوانەی لە دەرەجەکانیان لە 90 زیاتر بووایە یەکسەر سەری ساڵ تاقیکردنەوەیان ناکرد بەڵام لە پۆلی 6 بەداخەوە بەهۆی ڕاگواستنی گوندەکانەوە کە ئەوە بەڕاستی ئازارێک بوو تا ئەبەت لە بیرمان ناچێت کورداوە ئەوە زەربەیەک بوو لە کوچونکە تۆ ئەو هەموو یادگاریەت هەیە لەگەڵ زێدی لە دایک بوون تا لەگەڵ ئەو هەموو ئاو ماڵ و لەگەڵ ئەو هەموو دۆست و برادەر و شوێنی لە دایک بوون و دەیان یادگاریت هەیە کە بێن بەبەر چاوی خۆتەوە دیەکە دوێران بکەن و بیسووتێن و بیتەقێنەوە ئەوە زۆر کاریگەری لەسەر من هەبوو لە پۆلی 6 بەڕاستی کە ئێمە ماڵەکەمان هاتە پێنجوێن کاریگەری لەسەر من دروست کرد لە پۆلی 6 نەمتوانی دەرەجەی بەرز بێنم دەرەجەکانم تقریبان دەوری 6 بوو بەڵام ئەوش هەر سپاس بۆ خوازەرم تیان نەکرد چونکە خوا ئەفەرمێ ئەسا ئەن تەکرەهو شەیئن وهو خەیرٌ لەکم هەرچەندە شتێ پێتان ناخۆشە بە چاگەڕێ دوایی بەهۆی ئەوە داش مەزرام و وەکو ڕفیقەکانم لەخوا بەزیا بێتوانیم ژیانێکی باش بەسەر برم باشە مامۆستا خزمەت لەمنەوە دێینە سەر من پێم خۆشە باس لە زەواجکەم باس لەو پرۆسەیە بکەم پێش پرۆسی هاوسەرگیری پەیوەندیت هەبوو لەگەڵ هیچ کەسێکە فاتمەخان گوێ بگرێت دادێ یەک شتی هەبوو هەموو شتەکانی پاک بوو یان بڕوا بکە واز لە پاکیەکە بێنە ئێمە باز لە پەیوەندی سۆزداریەکە هەبوو بەڵێ هەبوو ئارەوەڵا هەبوو بەڵام ئیتر ناگونج ئەمە مشکلە بۆ دروست ناکە لەگەڵ فاتمەخانی یاگەدانێک چونکە ئێمە تازە ژیانێکمان بەسەر جارجارڵێ بی کە بە دوو وەڵام کاکە بێگلا ناگاتەوە نۆرەی دوولان ئەزانێکە مامۆستا عەشق مردنی هەیە بۆ نمونەوە کەسێک کە خۆش دویستووە لە ڕابردوودا هەر بەو یادگەوە دەمێنیتەوە لەگەڵا هەر بە زیندویەتی دەمێنێتەوە لات یا چی وەڵڵا تەبعەن ئەو یادەوەریانە شتێکە یادەوەری خۆش چ ناخۆش هەرگیز دەبیر ناچنەوە ئەوانەی کە ناخۆشن کاریگەریان هەیە تا مردن لەسێت تا بەڵامە بێ هەوڵ بێ ئەو کاریگەرانە کەم بکەیت ئەوانش کە ڕووداوی خۆش و بەسەرهاتی خۆش و عەشقۆمانێن هەتا ئەچیتە ناوگۆڕ ئەو چێژە ئەو هەستە دەمێنێ و ئینشاڵڵا ئینسان بەو تەمەنۆ بەڵام ڕێگەیەکی پاکە کاتی خۆی لە لادێ عیشقی ژۆک و هین پاک بوو بڕوا بکە کاتی خۆی زۆر سادە بوو ینی شتی دڵاری و ئەمانەی ئەمەنگە پاک بوو بێگەر بوو زوو گۆرانێکە ویان و ئەچم بۆ پێنجوێن بۆ فەرمانی تۆ بۆ قاڵبێ سابوون بۆ گیرفانی تۆ ئەو کاتە دیاری ئەدرابێتانە کورچە کوڕانە نابکرد بەشێوەیەکی بڕوا بکە زۆر جار ئەو شتانی کە من ئەمما بە یەکێک دوایی لای برادێکی ترم ئەم بینیەوە ئیمنی لای خۆی بینیەوە تامن ئەمانە ئەوانیش عاقڵ بوون کشەکان هەردوڵێت چۆن نالیە فارس و ڕۆم و عەجەم هەرسێن بە دەفتەر گرتووە نالی خاوەنی سێم وڵکام ڕۆ دیوانیە ئەوانیش هەمویان گرتبوون وەکو کچی ئەیان و کوڕی سێو لە باقەیان کچی سێو لە باقەڵ ئەوەی منە کەچی دوایە چون شتەکانی خۆمان لا یەکتر ئەبینیەوە گوێشمان یاوت بەدڵێکی فراوانە وەرمان مامۆستا کەواتە بەخشینت هەبوو شتت خەڵات و هەدیەوانت ئەبەخشی بە خۆشەویستەکەت هەمووی وا بوو کاتە ئەم ناڵم شتەکان سادە بوون دەسرێک بوو عاتێگۆڵێ بۆ گیرفانەکەی تۆ هەرەوەنی لێ باشە ئەی فاتمەخانی خێزانت ئێستا یەکێکە لە نمونە جوانەکان یەکێکە لە ئافرەتە خانەدانەکان مەسەلە مجاملە مبالغە نییە ینی بەرکەوتنی یا ئەو هەڵکەوتەی کە جەنابتی تایە و بەشێک لەو سەرکەوتانی کە جەنابتی تایە ئەگەڕێتەوە بۆ ئەو ئافرەتە سەرکەوتوی کە لە ماڵەدا هەیە پێتان وایە ئەم ئافرەتەی کە ناسیت ئەو ئافرەتە بوو کە لە خەیاڵ تا دروستت کردبوو من یەکەم سوپاسی خواکەم دووهەم خێزانەکەم و
بەڕاستی ئێمە هەرچەند یەکترمان نەبینی بوو خۆشەویستی لە بینمان نەبوو بەڵامی تر چۆن ئەڵێ چارەنووس بەیەکی گەیانین من خۆشحاڵیشم و سپاسی یەکەم چونکە بەڕاستی زۆر ئەرکم هەبوو بەسەریەوە لە خۆشیە لە ناخۆشیە لە نەبوونیە من زۆر کۆچوڕەوەم کرد لە کۆچوورەوە لە هەموو شتێکا لە پشت من بووە جگە لەوانەش ئێستا بووەتە دایکی 4 مناڵی ئازیز بۆ من 3 کوڕ و کچێک کە کوڕەکەیشم هەر بە نازناوی خۆمە ناوە جوتیار لەگەڵ بەختیار وەردی لەگەڵ کچێکی جوانیشم ئەویش بەردی کە سوپاس بۆخوا هەر چواریان هاوسەرگیریان کردووە ئەوانە جوانترین یادگاریە کە ئەو بەخشیوێتی بە من لەبەرەوە ئینشەڵا ئەو ڕێز و خۆشەویستەی کە هەبوومانەوە هەمانە و ئەش بێ لەوانەیە هەموو ژن و مێردێک ئاساییە وردە بۆڵیانە بێ وردە کێشیانە بێ جاری وا هەیە لە یەکتر تێنەگەشتنەکە بێ بەڵام ئێمە هیچ کات نەمانگەشت گەر بڵێم پەیامێک بۆ هاوسەرەکەت یا جوانترین وشە بۆ هاوسەرەکە تۆ قاڵبووی چەندین وشە و چەندین بڵاوکراویت ئەگەر وشەیەکی جوان یا پەیامێکی جوان ڕستەیەکی جوان دەرکەیت پێشکەشی خەزانەکەتی بکەیت هاوسەرەکەتی بکەیت چی دەبێت؟ بەڵام من سوپاس یەکەم ئەڵێم تەبع ناڵێم پیاوی مەزن چونکە من خۆم بە مەزن نازانم نابێ ئینسان خۆی بە مەزن بزانێ ئەڵێم لە پشت هەموو پیاوێکەوە لە هەج بوارێکە هەبێ ژنێکی چاکی شەیە کە پاڵپشتێتی من بەڕاستی زۆر سوپاسیانەکەم چونکە ئەوان من زۆر ئەرکوماندووبوونم هەیە چونکە ئەم بەرهەمانە کە ئەنووسرێت ئێستا من تا ئێستا تقریبان 6 کتێبم نووسیوە و ئێستا کتێبی تریشم بەدەستەوە بە ناوی بیرەوەریەکان تاڕ و شیرین تەمەەن تاڕ و شیرین پێکەوە نەمدی چابێ چانە بێ هەر کەسێکی هامنشینی چانە بێ پێچانە بێ ئەوەش ئینشەڵا ئەوە ئێستا دەستم پێ کردووە ئەمانە بەڕاستی ماندووبوونیانەوە شەو بێزاریانەوە من زۆر جار بوومەتە هۆی بێزاری خێزانەکەم مناڵەکانم بۆیە زۆر سوپاسیانەکەم و لەریشەوە داوای لێبوردونیانەکەم باشە مامۆستا ئەگەر پرسیارێک یاخۆ ڕستەیەک ئاڕاستەی خێزانە بکەیت جوانترین وشە و ڕستە لای جەنابتان چییە بۆ فاتمەخانی خێزانت؟ وەڵام من تەعاان چێکێڵە لە پشت هەموو پیاوێکی بەڕێزەوە ژنێکی بەڕێزیشێ من باسی مەزن و بەڕێزی خۆم ناکەمەوە هەبێ خەڵک بڕیاری لەسەر بە بەڵام بەڕاستی من شانازی بەوە ئاکەم کە خێزانێکم هەبووە لە هەموو خۆشی و ناخۆشیەکانە لە پشتم بووە و بەشێک لە سەرکەوتنەکانی من بۆ ئەوە گەڕێتەوە چونکە بەڕاستی نووسینی ئەم کتێبانە ئەرکوماندووبوون و شەو نەخونێکی زۆریەوێ لەوانێ شەو لە سەعات یەکە هەڵسام دوو هەڵسام بووبوومە مای بێزاری بۆ ئەوان بەڵام تا ئێستا ئەوان شتێکیان نایەوە بەڕوویمنەوە ئەوە یەکێکە لە هۆی سەرکەوتنەکانم یەکێکی تر لەوەی کە من شانازی بە خێزانەکەەوە ئەەکەم یەکەم خێزانەکەم لە ڕووی دین و ڕەوشتەوە کە پێغەمەری دەفەرمێ ئەگەر یەکێکتان داوا کرد لە دین و ڕەوشتەکەی ڕازی بوون بیخوازن بەڕاستی هەم لە ڕووی دینەوەیکێکە لە ژنە مسڵمانە چاکەکان کە دایمە شەو نوێژەکە ڕۆژووی سونە دەگرێ ئەمانە بۆ من جێگەی شانازێکە لە ڕووی دینداریەوە تەواوە هە لە ڕووی ڕەوشتی شەوەیەکن لەو بنەماڵانەی کچی حاجی مەلا عەبدوڵای باشماخیەکە یەکێکن لە خێزانە بەڕێزەکان لە خۆشی و ناخۆشیە لەگەڵ مابوون من زۆر سوپاس یەکەم کە بۆ من 4 یادگاری خۆشەویستی بۆ من بەجێ هێشتووە کە 4 کۆرپەکە من 4 مناڵن 3 کوڕ و 2 کچێک کاکە جوتیار کاکە بەختیار کاکە هەدی لەگەڵ دادەبەرزی کە هەر چواریان هاوسەرگیریان کردو ئێستا خاوەنی مناڵی خۆیان و مناڵەکانیان شکر گەورن و بازێکیان لە زانکۆن ئەمە بۆ من جێگەی شانازیە ئێستا بووم بە باپیری باپیرەتری ئەوە جێگەی شانازی من ئەم بەشە بەجێ دەهێڵم یادگارێکی زۆر جوان کە مەبەستان بێ لە مناڵیدا کە گرنگ بێ بەلاتانە و باسیکەن بۆمان چییە؟ وڵات تەبەن ئەم دێکەی ئێمە گۆڵەیەکێک بوو لەو دایانەی کە پێگە و جێگەیەکی چاکیە بوو دایمە جێی کۆبوونەوەی پیاوە گەورەکان بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان هەروە لە سەردەمی ئینگلیزە پاشایەتیدا عومەر عەلی هاتۆتە ئەوێ نوێنەرانی ئینگلیز هاتوونەتە ئەوێ کۆمەڵی خەڵکی تیا بووە جارێک لە بیرم دێ مەلام سەفا بەڕەحمەت بێ هات بۆ گۆڵێ ئەو کاتە لە مەلام سەفای بارزانی لە ناوچەی شارباژێڕۆ جا مەحموبەگی گۆڵێکێک بوو لە بنەماڵە دیارەکان بۆ خودت مەلام سەفات بینی ئێستا باسی ئەوەت بۆگەم بەڵێ بینیم مەلام سەفا ئەو کاسە کە هات ئێمە زۆر بە پیرۆزمانەزانی چونکە یانوو هەم سەرۆکی کووردە هەم مەلایە هەم شێخە لە 3 ڕۆ بۆ ئێمە پیرۆز ئێمەش مناڵ بووین هەسمانە کرد ئەو کاتە هەستێکی نەتەواتی و کوردایەتی دروست بوو کورد بووین و حەزمانە کرد هاتوو بە دێنی مەحموبەگی گۆڵێ و تەبعەن بەرزانەکانیش لە ماڵان هات
تەوزیع بوون بەڵام لەوێ خواردنیان بۆ هات لە ماڵ ئێمە کۆمەڵێکی تیا بووجا ئەو کاتە لە لادەیە یەک عادەتە بوو عادەت نەبوو نازانم تەوالێت دوو لە ڕووی جەنابتان نەبوو نە بۆ ژنان نە بۆ پیاوان بۆ ژنان کانی هەبوو پیانە و کانی ژنان بۆ پیاوانیش حەوز و مزگەوتە بوو کە خەڵک ئەبوایە پشوونایە بۆ ئەوێ ڕۆژە مەلامسفا هاتبوو وتیان دێت بۆ سەر حەوز و ئاوەکە ئێمەش کۆمەڵێ مناڵ وەکو چۆن ئێستا ئەوەسن چوین و حەزمان کرد لە پێشوازیە بۆسین و دەستی ماچکەین و چاومان پێی بکەی و بەڵام بەداخەوە لە دوورەوە کە هات کۆمەڵێک ئەوانەی دەست و دەورەکانی جا ئەمە ئێستا خۆیسە وەزیر و شتەکان لەوانەیە هەندێکیان پیاوی چاک بوون بەڵام دەست و دایرەکان نایڵن تۆ بگەیتە لای ئەو کەسەی کە مەبەستە لەوانەیە خۆی کەسەکە زۆر متەواضع خۆشی پێی خۆش بوو بەخوا چونکە ئەو پیاوێکی مەزن بوو پیاوە هەر کەسێ داوای بردایە لای بۆی جێبەجێک بەداخەوە نەیان هێشتین دەستی ماچکەن جا ئەو پیاوە کە هات لە پێشەوەی بێتە گۆڵێ چووە دەیەکی تر قسامێنێ چووە ماڵی فەقیرترین کەس پیاوێکی لێ بوو پیانەوە مامەوڵا کە میواندارێکی بەسیتیشی کردو هەر بلاوانێ نان و دۆ شتێکی بەسیتی یابێ ئەو مەلامسفا لە بەر چاوێکسە بڕنەوێکی بەخەڵا دیایە دوای ئەو نامەیەکی بۆ نووسی کە پیان دۆستانی بەرزانی پێی و دەبێت پێی سەردانم بکەیت بەڵام ینی ئەو وەفای هەبوو بەڵام ئێمە نەیان هێش ببینین بەڕاستی ئەوە تا ئەسش داغ بوو لە دڵماکە نان هێژە و پیاوە بینین لەو کاتەیە ئەوەیەکی مامۆستایەخوا جەنابتان تەمەند درێژ بن خەرمان بەرەکەت بێت ئینشەڵڵا مامۆستا من وەکو یاسای بەرنامەکەم وچان هەیە بۆی هەمیشە دەڵێم پاش ئەم گفتوگۆ و هەڵدانەوەی ڕابرد و جوانیانەی کە هەبوون لە کەسایەتیەکاندا پێم خۆشە گۆرانیش هەبێت موزیک هەبێت کە زۆر جار یەکێکمان سترێسێکی دەرونیمان بۆ دروست دەبێت یا دەڵێن گوێ لە قورئان بگرە یا دەڵێن گوێ لە موزیک بگرە من ئارامی گیان جەنابەت حەزت لە دەنگی چ هونەرمەندەکە گوێ لە هونەر دەگریت وەڵاهی حەش هونەرمەندی خۆتان پێ خۆشە بەڵام من هەل زۆوە عاشقی دەنگی ماملێم چونکە بەڕاستی هونەرمەندێکی نەتەوەیی و نیشتیمان پەروەرە تا ئێستا نەمدیوە شعرێک بە باڵای شایان شعرێک بۆ مەران بڵێ لەبەرەوە زۆر چێژ لە گۆرانی نەوتوەتەوە دەنگ خۆش نەبووە نا وەڵاهی دەنگم خۆش نەبووە مەگەر لە حەمامە لە حەمان باشە مامۆستا چ گۆرانێکی مامۆستا محەممەد ماملێت لا گرنگە یا لا خۆشە ئەوەی کە ئەڵێ بە هەڵکەوتیش نەهاتم تووشی ژیانم پڕ لە ڕەنجە و نامرادی بە هەڵکەوتیش نەهاتم تووشی شادی دەچمە وچان و دێمەوە بۆ زیاتر قسەکردن لەگەڵ جەناب ئینشاءالله خۆشحاڵم وچان دەدەین و پاش وچان درێژە بە بەرنامەکە دەدەین دووبارە سڵاوتان لێبێت پاش وچانەکە لەگەڵ دەنگە زۆڵاڵەکەی مامۆستا محەممەد ماملێدا دێمە سەر نووسین و بڵاوکراوە و سەرکەوتنەکانی مامۆستا کە لە ژیانی خۆیدا تۆماری کرد و مامۆستا گۆرانێکی مامۆستا محەممەد ماملێ یادگاریەک هەبوو لەگەڵیا وڵا زۆر چی بوو یادگاری وڵی ئەو یادگارانی لەگەڵ خۆشەویستیۆمانە کە ئاوا لێک جیابیتەوە یادەوەری کۆنێتەوە ئەی لە ماڵا بۆ فاتمەخانە وتووە زۆر جار لەبەر خۆمە وتومەتەوە وتوتە باشە نەیوتت خوا بەسە دەنگە ناخۆشە خۆتە من درێژی مامۆستاگیان مامۆستا تۆ لەقەبێکت هەیە من گرێم بۆ دروست بۆ لەو لەقەبەدا دەمەوێت ئەو گرەیە بکەمەوە ئەو گرەیە بۆ خۆم و بۆ بیسەر و بینەرەکە کە جوتیارە واتای جوتیار لای جەنابتان چی دەگەێنێت من دەو کاتەوە کە هەستم بە ژیان کردو کەعنی دەوروبەری خۆم ناسی و بیرم لە دەوروبەر کردوەوە بەڕاستی یەکێک لەو توێژانەی کە خۆشم ویستووە جوتیاران بۆ چونکە جوتیار هەم بەرهەمهێنە هەم هێزی بژانەوەی وڵات و ئابوووریە دایمە منیش خۆشم لە ئیشی جوتیاریا بەشدارمە ئەو کاتانەی کە خوێندکار بووم هاوینانە هاتمەوە هاوکاری خێزانەکەمە کرد لە ئیش و کاری جوتیاریا لە درەوە لە کێشەیە لە گێرەیە
ئەمانە هەستمە کرد کە جوتیارەکان بەڕاستی زۆر زۆر ئەرگ ئەکێشن زۆر ماندوو ئەبن لەگەڵ بەرهەمەکانیانە بۆیە دایمە من حەزم کردو کە پشتگیریان بم و دژی ئەو کەسانم کە جوتیارەکان ئەچەوسێنەوە هەمیشە هەوڵم لەگەڵیاندا بۆیە دوو بڕیارم ماوە یەکەمیان وتم یەکسەم نازناوی جوتیار بۆ خۆم هەڵەبژێن چونکە لای من دوو مەبەستی هەیە یەکەمیان جوتیار یعنی دوو یار یەکەمیان یاریان قەڵەم و زانست و زانستێک کە ئێستا من ئەو لایەنم گرتۆ شکر کۆمەڵێ بەرهەمی چاکمەیە یەکێ لە یارەکانم یاری دووەمیشیان خۆشەویستی گەل و نیشتیمانەکەمە بەڕاستی لەگەڵ جوتیارانی کوردستان چونکە من نەرمێژەوتومە هاوارم بەرزە بۆ جوتیار کە جوتیار مافی دەوێ هەوڵم دا و هەوڵی ژەدەم لە ژی ناخۆشی بەرکەوێ من نەمدی ڕۆژێ لە ڕۆژان ئاسمانی ژینم تەم نەبێ هیوادارم جوتیاری کورد خۆری ئاسمانی دەرکەوێت جا لەبەرەوە بڕیارم ما یەکەم ئەو کاتانە من لە ڕێی کورداریشا بەڕاستی کاتی خۆی لە یەکێتی قوتابیانەوە لە ساڵی 1970 پەیوەندیم کردو بە یەکێتی قوتابیانی کوردستان ئەو کاتە هەر یەک حیزبە بوو پارتی دیموکراتی کوردستان بوو بەڕاستی زۆر هەوڵمەیە لە 74 کۆمەڵێک لە ئاوارەکانی خانەقین و هەولێر و کەرک و کۆمانە هاتبوونە پێنجوێن بوو بە شوێنی دوو پارێزگا و هەموو مەڵبەندی کۆکردنەوە ئەو کاتە ئێمە لەگەڵ کۆمەڵی برادرە سەرپەرشتی قوتابیانمان نەکرد ئەو کاتەی شۆڕش بڕیارە کە مانگانە 10 دینارم بۆ ببرێتەوە 10 دیناری و کاتە بۆ قوتابیەک زۆر بوو 120 دیناریان بۆ تەخسیس کردمیان بە برادێک با ناوی نەبم مشیف بوو 120 دینارەکەی منیان لای ئەو دانا کە مانگانە نیان نابەخۆم جارێک هەموویەتیان با سەرفی نەکە دوو مانگی 10 دیناریان دوایی نسکۆی 75 بەسا بەداخۆ ڕۆژە چوون بۆ لای مامۆستاوتم مامۆستا 100 دیناری من لای تۆ ماوەتی 100 دیناری تیشتم شۆڕژ یاوێتی بە من حەقی منە تۆ بیەی بە من وتی تازە شۆڕش نەماوتم مامۆستا شۆڕش نەما خۆ 100 دینارەکەی من ماوە لای تۆ لەسەری براتیمان ڕۆشت و وەکو بەفرەکەی فار ئێستەش نەمدی وەڵا گەردنی ئازابێ ئەرە وەڵاش من هەرمام و ئەوش داوای ئیسفادێکی وای لێ نەکرد دوای ئەوەش کە نیسکۆ دوو شۆڕش دروستکە و من یەکێک بوو لەو قوتابیانەی کە بەڕاستی ڕۆڵ و کاریگەرمان هەبوو لەگەڵ کۆمەڵی هەستی نەتەوایەتیمان تیاما بوو کۆمەڵە شانۆگەریمان کرد و کاتە یەکێک لە یادەکانی نەورۆزە یادی لە پێنجوێنە ئەو کاتە کە بەعز لەو بەری دەسەڵات یابوو سێ دروشمی هەڵکرد بوو یەکەم بە باسیکردن دووەم بە عەرەبکردن سێم ڕاگواستنی گوندەکان ئەوانەی وردە کێ بوون هاوڵەکانت ئەوانەی کە شانۆتان هاوڵەکانی من کۆمەڵێک کەس بوون وەکو وەفا دەمەوێت باسییان کرد یوسفی حاجی حسین کەمال عەزیز محەممەد حاجی کەریم علی پسکۆل مامۆستا علی کەمال هەمامین هەمویان ماون ئێمە کۆمەڵی هەژار کۆمەڵی قوتابی بوون بەڕاستی یەک تاقە کچمان لەگەڵا بوو ئەڵماس علی کە بەڕاستی لەو کاتە یەکەم کچ بوو لە پێنجوێن ئامەژ نمونێ ئەوەیە کە خەڵکی پێنجوێن هەر لە کۆنەوە ڕۆشنبیر بوون بنەماڵەکەی ڕێگەیان نیە لەگەڵ ئێمە دەوری بینی بەڕاستی ئێمە لەو شانۆگەرەیە کۆمەڵێشمان کرد کە هەموو سەرەکانی بەعز ڕئیسی منەزەمە مخابەرات دانیشت بوو یەکێک لەو شتانەی کە ئێمە کردمان لەسەر شانۆکەرێکەکەم دار پوازی لە خۆی نەبێ عەقلیشێ یعنی ئەمە خیانەت و خیانەتکاری جا ئەو کاتە کە ئێمە شانۆگەرەکەمان تەواو کرد سیاسەت بوو شانۆیەکان شانۆیەکە زۆر بەڵام غێر مباشر ئێمە وایان کردبوو بە ناوی فیدایی پەلەستینەوە بۆ هینا ڕێگەیان نایە بەڵام ئێمە ناڵم غێر مباشر ئیشتان دەکرد لەسەر شانۆکە ئەمجا دوایی کە ناسانیان لەسەر شانۆکە هەر یەکە لە ئێمە شعرێکی ئاگراوی حازر کردبوو یەکێ لەوانەیە کە منتم کوردم و لە ڕێی کورد و کوردستان سەر لە پێنا و گیان لەسەر دەستان بە کوردی ئەژین بە کوردی ئەمرم بە کوردی ئەیدەم وەرامی قەبرم بەڵێن بێ ئەگەر زیندوو بوومەوە لەو دنیاش بۆ کورد تێ هەڵەشمەوە ئیتر بوو بە چەپڵە ڕێزان و ئەمانە ئەوانەی کە ڕئیسی منەزەمە و ئەمانە و کۆمەڵێ حرەسیاتی خۆیان هێنا بوو پیاوەکانی خۆیان بوو بە شڵەژان و ئەمانە ئەوانی دەستیان کرد بە قوتابکێشان لە بینی قوتابەکان ئەوەی یەکەم ڕاپەڕینی پێنجوێن بوو دژی داگیرکەران ئیتر ماینەوە وردە تا ئەو کاتانە و لە ساڵی 79 ئیتر کە خوێندنم تەواو کرد یەکێک لە بەرنامەکانم ویستم لە فەرمانگەیەکدا بمەزرێم کە خزمەت بە خەڵک بکا و ڕاستەوخۆ پەیوەندی بە هاوڵاتیانە و بۆیە فەرمانگەی باری شارستانی نفوسم هەڵبژات و یەکێک لە دروشمەکانی خۆشم ئەوەیە کە لە ژیانی وەزیفەتیان نووسیمە کە کاربەدەست بوویت کاتی دەستەڵات زمان شیرین بە بۆ خەڵکی وڵات وتەت نەرم بێ کردەوەی شجوان نەبیتە جرگی ژێر پێی هاوژمان ئەو ڕۆژەی ڕۆژی تۆیە لە ڕۆژگار خۆت نەکەی بەمار بۆ ژینی هەژار چونکە ئەو شوێنەی ئەمڕۆهی تۆیە سبەی تۆ ئەڕۆی هیتری لێ جا ئەمەوەکو پەیامێک هەم بۆ خۆشم بۆ هەموو بەرپرسان ئەمەوانەیەکە بۆ بەرپرسەکان بۆ هەموو کەسێک هەمویان وابن بەداخۆی زۆر بەیانوانی بێگومان بەداخەوە کە ئەمە زەربەیان لە خۆیان و لە
کەسایەتی و با بڵین لەو حزبە ژیاوەکە لە ناویاندا یان لەو سیاسەتە یاوەکە کاری بۆ دەکەن. ئەگەمەوە یەک شتی تر بڵێ من لە ژیانی ئەوەشا بەهۆی ئەو کاری ڕێخستنەوەمانەوە لە ساڵی هەشتاونە بەداخەوە بەهۆی خۆفرۆشێکەوە ئێمە ئەخباری کراین من و دوو برادری ترمان بۆی بۆ وفاق ناویان بێن دکتۆر حەمە عەتای پێنجوێنی کە ئێستا بەداخەوە لە ژیاندا نەماوە برای کاکە حەمە ئەوان لەگەڵ حاجی مادی کە ئەوش حەجی کردو بەداخەوە ئەوش مردووە بەندە خۆفرۆشێک لەو کاتانەیە کە تەسلیمە بوون بۆ ئەوەی ئیمتازیان بنێ مەفرەزەیەکیان بۆ بکەنەوە ئەو کاتە بەداخۆ پێشمەرگە نەمابوو بەهۆی ئەنفال و کیمیابارانەکان لە دەرەوە ئەو کاتیانە کە ئەوان مابوون ئەبووە بچوونە پێشمەرگەیەکیان کوشتایان دەرمان خوار کردە ئەمجار مەفرەزەیەک چالاکییان کردە بەڵام لەبەرەوە پێشمەرگە نەمابوو ئەو ساعێک ئەگەر مەفرەزەی وەربگرتایە ئەیانوە بێ بچی داوێکی ڕێخستن کەشف بکەیت ئەمجار مەفرەزەکە دێنێ ئەویش ناوی ئێمە یابوو بەداخەوە لە ئەمنی سلێمانی گرتینیان ماوەی 4 مانگ لە ئەمنی ئێرە ئەمنە سوورەکە ئەمنی عامەی بەغا تەعزیب و ئازار دان و ناڕەحەتی بەڵام سپاس بۆخوا ئەو خۆفرۆشەی کە ویستی ئێمەی کرد بەتاوە خۆی لە کارەساتێکا کوژرا مەجاری نەبوو بێ شاهدیمان لەسەر بە دوای ئەو هەموو چەند و چوون و عەزابە دوای لە ئەمنی عامە ئازاد کراین ئەوە یەکێکە لە ناخۆشەکانی ژیان بۆ هەموو ئاستەنگ و بەرزی و نزمیانی ژیانەوە ئێستا جەنابتان نووسەرێکی باشن کەسایەتێکی باشن و هەمومان شانازیتان پێوە دەکەین هەم لە کار و فەرمانەکەی ڕۆژانتاندا هەم لە نووسینەکەتاندا هەم لە بەرکەوتنەکاندا هەمووی بووەتە ئەوەی کە ئێمە ئەتوانین بڵێن ئافرم بۆ ئەو خاک و هەوای کوردستان کە کەسایەتی وەکو بەڕێستان پەروەردە دەکات و دەهێنێتە بوون. مامۆستا چەند بڵاو کراوەیەکت هەیە من زۆر سەرنجممە زۆر کارە لەسەر پێنجوێن کردووە یعنی 2 تا 4 بڵاو کراوەت هەیە ئەگەر هەڵە نەبێت 5 بڵاو کراوە باشە لەم 5 بڵاو کراوەدا زیاتر خۆت لە پێنجوێندا قاڵ کردەوە نەوەڵا مامۆستاجا من پێشەوەی باسی ئەمە بۆ بکەم دوایەوە کە من لە فەرمانگەی باری شارستانی دامەزان سپاس بۆخوا ئەوەی توانی بێتم چاکە و پیاوەتی و ئەمانە درێغیم نەکردو سپاس بەخوا ئێسەیەوە پاشخانێکی بۆ من دروست کردووە لە ناو خەڵکا ڕێزمێ و ڕێزمەگرێ پاداشی کارەکە خۆم وەرگرم من سپاسی خەڵگەکەم داوای لێبوردنیش یەکێکەکەم ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە کاتی کاروباری ڕۆژانەمدا دڵ یەکێکی مێشان بێت تەبعەن مرۆڤ لە ژیانە یەک قاعیدەیەڵێ ئەوەی هەموو کەس دەی ڕازی بێ لەوانەیە باش نیە بەڵام ئینسان لە هەر شوێنێکا بێ هەوڵ باگە 10 کەس بوو 8 کەسی یان 7 کەسی لێ ڕازی بێ ئەوە کەسی چونکە ئەم خوای گەورە ئینسانی دروست کردو بەو هەموو هەموو کەس لێ ڕازی نییە لێرە و لەوێ هەڵەوکەم و کوڕیمان هەیە بەڵام گرنگەوەیە وەگەڵێ وانەی لێوەرگرین و ئەو وانانش بتوانین لە ئایندەدا من هەمیشە دەڵێم مرۆڤ گوناحە بگاتە 30-40 ساڵ و نەتوانێت خۆی کامەڵ کات نەتوانێت خەڵک لە خۆی ڕازی کات نەتوانێت تەعاملێکی باش و ڕێز و حرمەت لەنێو خۆی و لەنێو کۆمەڵگەکەدا پەیڕەوی بکات یعنی گوناحە تۆ بەم شێوەیە ژیان بکەیت هەمیشە دەڵێن هەموو کۆتایی هەموو دەستپێکێک کۆتاییەکیشمان هەیە هەموو هاتنەبوونێکیش مردنێکمان هەیە وانێ بۆچی ڕێزی یەکتر نەگرین بۆچی حرمەت و پێگەکانی کەسایەتی پەیڕەوی نەکەین مامۆستا باسی کتێبەکانتم بۆ بکە من دوای ئەوە کە لە فەرمانگە خانەنشین کرام لە ساڵی 2020 هەوڵماوە هەر لە سەردەمی قوتابیەوە کۆمەڵێ بیرەوەری و دەفتەری ڕۆژانە و یاداشی ڕۆژانەمە بووە ئەو شتانە و ئەو ڕووداوانەی کە ڕووی داوە تۆمارم کردووە لای خۆم دوای ئەوەی لە کاتی فەرمانبەریمە بەڕاستی تۆم ماوەکەت کەمە بەڵام خانەنشینی لەوانەیە بۆ هەندێک کەس زەحمەت بێ بەڵام بۆ من ڕەحمەت بوو چونکە هەم مەجای نووسینم زیاد بوو هەم پیادەڕەوی و جاماوەسەوات پرسیاریەوە بکەم خانەنشینی واتە وەستان یا دەستپێکردنەوە یعنی سەرەتای دەستپێکردنی ژیانە لای من بەڕاستی ئینسان کە خانەنشینە بێ ئەم جارە بێ دەستکات بەجێ ئەمە ئیرادەیەم دروست دەکات من لای خۆم وایە ینی من ئێستش هەوڵ ماوە ینی ئێستا گاڵتەشم لەگەڵ ڕێزم بۆ گەنجەکانی ئەمڕۆ بەداخەوە هەمویان مندبین بوون بەشەوە ناخەون بە ڕۆژە سەعات 12 هەڵەسن کاتی خۆیان بە فیرۆ ئەو سەردەمە جوانە گەنجی منەڵێم مێرولە هەرچەند بچووکە ژیرە چونکە بە هاوین زستانی بیرە مرۆڤش کاتێک کە گەنج و لاوە ئەبێ بزانێ سبەینێ پیرە لەبەرەوە ئینسان لە گەنجی ئەبێ هەوڵ با پێشینەیەک بۆ خۆی دروست بکە سەرخانێکی ئابووری لە ڕووی ئابووریە و لە ڕووی داراییەوە لە ڕووی ڕێزەوە لە ڕووی احترامە بۆ ئەوەی کاتێک کە پیر بتوانێت بەری ڕەنجی ماندووبوونی گەنجێتەکەی خواتەوە بۆیە من هەمیشە وتومە لە گەنجیا پیرانە و لە پیریا گەنجان ئێستا سوپاس بۆخوا من ناڵێم خۆم هەڵەکێشم بەڵام گەنجەکانی ئەمڕۆ زۆر بەدا چونکە من ئەتوانم شم بۆ شاخ گەنج ناتوانێت بچێت من ئەتوانم پیادەڕێی بکەم ڕۆژ وایە 16 کیلۆمەتر ئەڕۆم بڕوا بکە لێرەوە بە پێ
ساڵی 2023 لە سلێمانیەوە بە پێ لە شارباژێرەوە چوین بۆ پێنجێن لەگەڵ کۆمەڵێک هاوتەمەنی خۆمانە بە دوو ڕۆژ گەشتونەتە پێنجێن بۆ ئەوەی ئەو نەرێتە زیندوو بکەن جایمە کاتی خۆی کە قوتابی بوون زیاتر لە پێنجێن کە بەفرەباری زۆربەی بە پێ لە بینی پێنجێن و گۆڵەیە هاتشۆمانەکە ئەو کاتە بەفرێکی زۆرە باری زستان وەکو ئێستا نە ساڵی 1970 بڕواکە بە دوو ڕۆژ هاتینەوە ڕۆژێکیان لێەوە بە پێ هاتوین تۆ گەشتینتە وریاوە دەیەکە لە بینی پێنجێن وینە شەو لە ماڵی ئەو خزمانە بووین کە حەمەنەجیم حاجی عێزت کۆمەڵی حاجی برایم کۆمەڵی پیاوی چاک بۆ نیوەڕۆی دووەم هاتوینێتە گوندی دەڵارۆ لەوێ لە ماڵی محموبە گۆوان ماوینێتەوە ئەمجا بۆ ڕۆژی سێم گەشتونەتەوە گۆڵێ بە پێ بەڵام ئێستا خەڵک هەمووی تەمەڵ بووە ناتوانێت دوای ئەوە من دەستم کرد بە وتم بۆ ئەوەی ئەم کاتە بە فیرۆ لەدەم جگە لە سەردان و بەسەرکردنەوە و شاغڕەوی و ماشەڵڵا قاڵوی مامۆستافریان ناکەین جا من ناڵم شاعرم چونکە جا شاعری ماهیرێ نە ماشەڵڵا وەورێکم هەیە هەوڵ ماوە من دەرفەت نەبوو بۆ شعر و پەندە جوانەکانت پێم خۆشە بوو جارجارە شعرێک و پندێک هەرچەنە لە نێوەڕۆکی قسەکاندا شتی جوانمان وت شتی جوانت وت یعنی ئەمە یەکێکە لە خاڵە ئەساسیەکان و بەرنامە باشەکان مامۆستا پندێک و شعرێکی جوان لەو بڵاوکراوەی جەنابانە کامەیانە من پێم خۆشە بۆ بیسەر و بینەرەکە وەڵا لاپەڕەی تەمان 120 دەڵێ چی بۆ نمونە ئەمە باسی پیاوی مامۆستا ئیشی لەسەر وەزن و قافیە کردووە یا حڕیت وەڵاهی زیاتر وەزن و قافیەم کرد وەزن و قافیە بەڵێ ئەمە بەداخەوە زۆر کەس ئەبن بە خۆفرۆژ من بە پیاوی دوژمن نازانن کە چارە نووسی ئەو کەسەی کە ئەبن بە جاسوس دەسە براکەی خۆی ئەو دوژمنە وەفای بۆ ئەو ئەوی جۆ وایە بۆیە من متومە مەبە بە پیاوی دوژمنی بەدگۆ هاوزمانی خۆت بکەیت ڕەنجەڕۆ وەفای بۆ تۆ ئەو وەکو یەک وایە گەر نەیبێت بۆ ئەو چۆن نەیبێ بۆ تۆ ئەمە یەکێکە لەو پەندانەی کە پێویستە هەموو کەسێ یەکێکی تر لەوانە مەسەلە باسی سامان و ئەوانە ئەکانی ئینسان هەیە بە سامان و شت خۆی لێ گۆڕێ مەسەلە کەستاسە لە خۆشییان نابێ بۆیە وتومە سامان و خۆشی و پایە و دەسەڵات هەتا سەر بۆ کەس نابن بە خەڵات مرۆڤ کە ئەبێت چۆن ڕوت و قوتە کە مردی لەبێ هەر ئاوا بڕوە تەمە تۆگە سلێمانی تۆ بێ سەرەتی دنیای تۆ بێ کە مردی کفنەکەی گیرفانی جەماوەستا شعرێکی کەش هەبوو جاران ئەیاوت مەنازە بەبوون مەگری بۆ نەبوون هەتا سەر نییە هەبوون و نەبوون ئەمانش ئەم پەندانە بوون کە جاران ئەدرا ئێستا ئێوە دەتانەوێت درێژە پێدەری ئەم پەندانە زۆرم هەیە بەڵێ یەکێکی ترانڵێ پاشابی گەدا کە هاتیە ژیان ڕۆژێک گێت یەخەت پێ ئەگرێ نەمان ژیر ئەو کەسەیە تا لە ژیندایە درێغی نەکات لە کردداری جوان تەمەەن هەر کەسێ کە ژیر بێ لە ژیانە هەوڵایە دڵی کەس دەخۆی نێژێن سەبارەت بە خاکی کوردستانیش وتومە لە سەرەتای کتێبەکە وەک بە هەشتە خاکی کوردان شاخ و دەشت و شار و دێ سەرچاوی ئاوی حیاتە ئاوی لە هەرکوێ هەبێ وەک تەڵایە دار و بەردی سەرزەمین و ژێرزەمین دەک بە بڕینچی ئەو سەرەی سربەستی ئەم خاکەی نەوێ یەکێکی تر بۆ ئەم ناکۆکی ئەم حیزبانە کە هیوادارم تەبابن چونکە بەڕاستی دار پوازی لە خۆی نەبێ قەت ناقشێ هەڵێ داری کرمێ زووی نەبێ بۆیە پێویستە بە سەرکردەکانم متووە تاکەی بیرناکەن سەرانی وڵات سەدان کارەسات بەسەر کووردا هات گەر پندوەر نەگرن لەم هەموو پەندە ڕەنجی ئەم جارەش بە فیرۆ ئەڕوات جا لەبەرەوە من تومە لەو دوو دڵیەوتومە دەردی دڵ بۆ کێ بەیان کەم کەس نییە گوێ ڕاگرێ شاخی بەرزی خەم لە خەمدا هێد نەماوە داڕمێ دوو دڵ و پەرت و بڵاون میلەتی داماوی کورد بۆیە بێ ئاڵا وڵاتن کەس بە خۆیان ناگرێ ئەمە بەشێک بوو لەوانە و دەیان و سەدان هۆنراوەی تر من ئەمانە تەمەنەم هۆنراوانەی من بەشێکی چوارینەیە ینی ئەمانەی هەموو چوارینەیەکیش پێشێکێکم بۆ نووسیوە یعنی هەرەوە نییە مێژوشە نی ئەوە بە ڕووداوێک ڕوویداوە مەسەلە هەموو کارەساتەکان کە ڕویان هەوڵ ماوە ئەو دیاردە چاک و ناشرینانەی کە لە دەوروبەردا ڕوویداوە هەوڵما بە شوارینەیان بە هۆنراوەی درێژ دەری ببرم چونکە لای من بۆیە ناومناوە کانیاوی دەروون هۆنراوە کانیاوی دەرونی مرۆڤە بەرامبەر بە ڕووداوەکانی دەوروبەر چ خۆشی بێت ناخۆش من پرسیار و قسەم زۆر هەبوو بەڵام ماشەڵاتان لێبێ ئەوە قاڵبوون هەر حەزەکەم دانیشم و جەنابتان وتە زێڕین و پەیامە جوانەکان بەدەم بەرنامانە شۆگەر شتێکش بۆ باسکەم بەڵێ ئەمە خۆی بیرەوەریە ئەم بیرەوەریە ڕوودا و بەسەرهاتی نووسرا و بینرا و بیسراوە ئەمە کۆمەڵێک لە ڕووداوەکانی سەردەمی کوردستان عێراق هەر چوار پارچەی کوردستان جیهانە بەگشتی جا هەوڵ ماوە هەمووشی بەوێنەوە بە قسەی خۆشەوە مەسەر ئەو ڕووداوانە کە هەیە مەسەر باسمارخانیسم و کۆکار ڕسمەکانیان
ئەمە تا ساڵی 1990 تایە کورتەیەک پوختەیەک هەموو ڕوودا بەسەرەتەکان باسی پێنجوێن و دەور و بەروی هەندێک هەمووی بەدەقیق خۆت لە ناویت ئەمەشیان لە ساڵی 1992 دوای ڕاپەڕینەکە ئیتر بەشی دووەمێتی تێکەڵەیە هەموو ڕوودا ئەمە لە 23 تەواوت کرد ئەمە چاپی دوومە دوو جار چاپ کراوەتەوە دوای ئەوە ویستم من کە خەڵکی گۆڵێم بەڕاستی خۆزگە هەموو کەسێک خەڵکی هەشتەیەک بواە مێژوێکی بۆ گوندەکەی بدۆزیات چون کارێ بەردێ دوو دیوارێ دوان ماڵێ ئەبووی ئەبێ بە شارێکی لەبێ بە وڵات هەنێگە هەر کەسێک لە خێزانەکەی خۆی جان بۆ خێزانەکەی خۆشتم هەر مێژوێکم نووسیوە ئەوە نەفسۆزەزم لە کتێبانەوە ئەمەم کردووەجا ئەمە زۆر شتی تایە ئەمە هەموو یەکەم ئەو شتانەی کە لە گۆڵای مامۆساچین قوتابخانە شەهیدەکان پێشمەرگەکان دوای ئەوە بنەماڵەکانی یەک بە یەک هەمووی بەڕسمی خۆیان ناوی مناڵەکانی بەشی دووهەمیشی بریتیە لە کار و پیشە و دەست و دابوونەرێتە کوردەوارەکانی تە هەل لە مەشکەوە لە کەرەوە لە ساوەرەوە ئەمانە هەمووی بەوێنەوە تیا تۆمار کراوە ڕەگەر ڕسمی شتە کۆنت ئەمە بەڕاستی کتێبێکە زۆر میڕاستە بەشی ئەخیریشی بریتە لەو گۆرانی و پەندانی کە لە گۆرانی و شایەکانە بە چەپڵە وتراوە ئەوانەیشم تیانوسی کردەوان ئەخیر بەرهەمم کە ئێستا باسی یەکەین ئەمە پێنجوێن گوند و خێزانەکەی سەرجەم گوند ئەوە هەر گوندەکەی خۆمە بەڵام ئەمە پێنجوێنە ناڵپارێزە گەرم کە لەگەڵ سەرجەم گوندەکان لە کەوڵۆسەوە تا کاتە سیاگوێت هەر یەکە کورتەیەکم باتە بجگە لە هەندێک مێژووی کورد و ڕووداوەکانی پێنجوێن و ڕۆڵی پێنجوێن لە ڕووداوەکانە و سەردانی بیانەکان بۆ پێنجوێن و ئەمە بەڕاستی کتێبێکە بۆ هەموو ماڵێک بۆ هەموو خێزانێک بۆ هەموو تاگێک بەسوودە بەڵام ئێستا نەکەوتۆتە بازار چونکە بەڕاستی سپۆنسەریەوە و تۆزێ لە سپۆنسەرەکە ئێستا تەواو نەبووە ئەمە بەڕاستی کتێب ئەمجا ئامارێکی دقیقی پێنجوێنی تایە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێ تێزی ماستەر و دکتۆرا بێنن ئاماری ورد ڕاستترین ئاماری وردی پێنجوێن لە ساڵی 57 چونکە بە فعلی ئەو کەسەی کە لەم کتێبیان نووسراوە لە ساڵی 57 دانیشتووی پێنجوێن بۆ ئیتر سەر و خێزان بوو بێ پۆلیس بوو بێ مەلا بوو بێ فەقێ بوو بێ شوان بوو بێ ئامارەکەی لەمە هەیە بە دەقیقی ئەمە دوا بەرهەمیمنە و کەیشان لەماوەستاگیان یاخوا لە ساغ بیت من دڵنیام بەم بەرنامە ناتوانین حەق بە مادووبوونەکان و ئەو ڕابرد و ئەو پاشخانە جوانی جەنابتان بدەین من دەزانم ئێوە زۆر لەوە گەورەترن کە لە چەند خولەکێک و چەند کاژمێرێکدا بتوانین باز لە وێزگەکانی تەمەنی جەنابتان بکەین دەستان خۆش بێت هیوادارم سەرکەوتوو بن و هیوادارم دوور بن لە بەڵاوە ئەو گەنجانش کە هەن چاو لە بەڕێستان بکەن من جارێکی سوپاستان دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم و هەلێرەوە یەکەم پەیام هەیە بۆ سەرکردەکانی کورد ئینشاءالله هەوڵ بین ئێمە ئەو هەموو ڕنج و خەباتی کە کردومانە ئەو هەموو شەهیدەی لە پێناوی ڕزگاریا کردومانە بەزایی نەچن چونکە بەڕاستی ئەمە ئەگەر شەرەفنامە و مێژووی خۆمان بخوێنینەوە بەڕاستی لە هەندێک ڕووداوی کوشت شەرمەزارە بین برای کوشتووە ئامۆزای کوشتووە هیوادارمی تر ئەمانیش بیر بکەنەوە چونکە بەڕاستی ئێمە چەنگێک گرتوو بین چەنگ تەبابین ئەتوانین بەرامبەر بە دوژمنەکانمان زار بین چونکە بەڕاستی کورد تاکە پشتیوانی جگە لە خوای گەورە تەنها چیاکانی کوردستان و هیچ کەسێ بەڕاستی دۆستی کورد نیە ئەگەر خۆمان تەبا و برانەبی جارێکی سوپاسە هیوادارم گەنجەکانیش ئینشاءالله نەخەون لە جێدا هەڵچن بڕۆن بەڕێدا گەنجانە بیر بکەنەوە ئێستا کە گەنجن بتوانن داهاتوێک بۆ خۆیان بنیاد بنێن ساڵی پەیامەکانت وانە بەخش بوون سپاس بۆ جەنابتان بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تاوکات لەگەڵمان بوون هیوام تەندروست باشیتانە و دوور بن لە بەڵا و ژیانێکی خۆش و کاتێکی خۆش بەسەر بەرن خواتان